ئێمە وەک بەشێک لە چین و توێژەکانی شاری سۆران و دەوروبەری نیگەرانی و ناڕەزایەتی خۆمان دەردەبڕین لە ئاست هەوڵدان و دوورخستنەوەی بەڕێز مامۆستا مەلا ئەحمەد ساوەیی وتاربێژی مزگەوتی سەعیدی نورسی لە شاری سۆران لەلایەن بەڕێز وەزیری ئەوقاف بە وەکالەت دکتۆر پشتیوان سادق خوازیارین بە بڕیارەکەیدا بچێتەوە و مامۆستا لە وتاردان دوور نەخاتەوە. پێمان وایە دوورخستنەوەی ناوبراو لە بەرژەوەندی خەڵکی سۆران و دەوروبەری نییە، بۆیە بە هەموو شێوازێک پشتگیری تەواوی خۆمان ڕادەگەێنین و ڕای گشتی لێ ئاگادار دەکەینەوە کە بە هیچ زۆرێک بەم بڕیارە ڕازی نابین و داوا دەکەین کە وەزیری ئەوقاف بە وەکالەت بڕیارەکە هەڵبوەشێنێتەوە تا لێکەوتەی نەرێنی لێ نەکەوێتەوە. ئەم شێوازە هەڵسوکەوتکردن و لادانی مەلا و قودووە ڕازگۆوەکان پێم وایە خزمەت بە ئاشتەوای کۆمەڵایەتی ناگەینێ، بۆ هیوادارم بە بڕیارەکەی خۆی دابچیتەوە. زوڵمە لە مامۆستایەکان، زوڵمە لەو خەڵکیەکان، زوڵمە لە دەوروبەریەکان، زوڵمە لە ڕایگشتەکان کە کەسێکی وشی مامۆستا مەلا ئەحمەدی بەڕاستی ئیسیفادە و سوودی و منفعەتی نەکلۆ ئەو گەڕەکەی بەڵکو لۆ تەواوی قەزای سۆران هەبووە. ئەمن پێم وایە زوڵمە ستەمە دەبێت وەزیری ئەوقاف بە وەکالەت لە بڕیارەکەی خۆی پەشیمان بیتەوە.